زانیاری نوێ لەبارەی بڕیاری ئەنجومەنی دەوڵەت و چارەنووسی موسە دواکەوتوەکانی ئەم ساڵە ئاشکرا دەکرێت. لە هەرێمی کوردستان زەنگی بایکۆت لێدرا، ئەنجومەنی پشتیوانی تەڵتینیش هۆشداری دەدات بەهۆی هاندانی تورکیا بۆ هێرشکردنە سەر کورد. ئەحمەد شەرع ڕوبەڕووی رەخنەی تون دەبێتەوە. لە بەیانی ئەمڕۆ یەکشەممە کۆبوونەوەی ئەنجومەنی دەوڵەت لەبارەی پرسی داهاتی نانەوتی هەرێم بەڕێوە چوو. بەپێی زانیاریەکان نوێنەرانی هەرێم لە کۆبوونەوەکە بەشدار نەبوونە و بڕیارە ئەمڕۆ وەڵامی ئەنجومەنی دەوڵەت ڕەوانەیە مینداری گشتی ئەنجومەنی وەزیرانی عێراق بکرێت. هاوکات پوختەی کۆنووسەکە بە جۆرێکە کەوا هەرێم پێویستە مانگانە لە نێوان 90 بۆ 110 میلیارد دینار بۆ عێراق ڕەوانە بکات. ئەوەش زانراوە کەوا ئەگەر سبەی هەرێم بڕی 100 میلیارد دیناری داهاتی ناوخۆی مانگی حەوت ڕەوانەی بەغدا بکات و کۆمپانیا نەوتیەکانیش ڕێکەوتنی کۆتایی واژوو بکەن، ئەوە لەم هەفتەیە موچەی مانگی 70 بەش دەکرێت. باگوێرەی زانیاریەکانی میدیای گۆڕان هەرێم دوو ڕێگە چارەی ئامادە کردووە بۆ دابشکردنی موچە نەدراوەکانی ئەمساڵ، ئەویش لەگەڵ هەر مانگێک موچەی مانگێکی نەدراو بنێردرێت یاخود بەغدا وەک کۆمپانیا نەوتیەکان لە جیاتی پارەی نەوت بداتە هەرێم و هەرێمیش نەوتەکە بفرۆشێت و موچەی پێدا بەش بکات. مامۆستایان و فەرمانبارانی ناڕازی ڕایانگەیان. خۆشبەختانە ئەمڕۆ هەولێر و دۆهۆک و بادینان هاوشێوەی پارێزگاکانی دیکەی سلێمانی و هەڵەبجە وا دەبەری ڕاپەڕین و گەرمیان ئاو هەڵوێستن و ئەو زوڵم و زۆر و ستەمە ڕەت دەکەنەوە کە ماوەی 4 مانگا موچە نەدراوە. ئاماژەیان بەوەش کرد بایکۆت دەکەن و بە خامی سپیەوە بەرەو بەغدا دەچن و هیچی دیکە نابنە داپۆشینی عیبەکانی دەسەڵات. هاوکات ئەنجومەنی تەڵتینیش هۆشداری دەدات کە ئەگەر حکوومەتی هەرێم ڕاستگۆیە لەگەڵ پرۆسەی پەروەردە و فێرکردن پێویستە بە زووترین کات لەگەڵ بەغدا ڕێک بکەوێت. ڕامی عەبدوڕەحمان بەڕێوەبەری ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ ڕایگەیاند پێم وانییە هیچ ڕەزامەندیەکی ئەمریکایی هەبێت بۆ ئەنجامدانی ئۆپراسیۆن دژی هەسەدا. ناوبراوتیشی مای شەرمەزاریە کە سەرۆکی کاتی سووریا لە ڕێگەی تورکیاوە هەڕەشە لە پێکاتەیەکی سووریا بکات. ئەم لێدوانانە بۆ ئەحمەد شەرع مای شەرمەزاریە. جێی باسا لە دوایین چاوپێکەوتن ئەحمەد شەرع وتی ئەگەر هەسەدا تا مانگی 12 ڕێکەوتنی 10 ئازار جێبەجێ نەکات تورکیا هێرشی سەربازیان دژی دەست پێ دەکات.